96 ساڵ بە سەردامەزراندنی ڕێکخراوی نێودەوڵەتی کار تێپەڕ دەبێت. ئەو ڕێکخراوەیە لە حاڵێکدا یادی دامەزراندنی خۆی دەکاتەوە کە هێشتا جیان زۆری ماوە بەو ئامانجانەی بگات کە لە پێناویدا دامەزراوە. ڕێکخراوی نێودەوڵەتی کار ڕێکخراوێکی سەربەنەتەوە یەکگرتوەکانە و ساڵی 1990 بە ئامانجی پەسەندکردنی هەندێک یاسا و ڕێوشێنی نێودەوڵەتی بۆ باشترکردنی دۆخی کار لە جیهاندا دامەزرا. بەڵام هەر بەپێی ئامارەکانی ئەو ڕێکخراوە تا ئێستا دۆخی کار لە زۆربەی وڵاتانی جیهان کارەساتبارە. بەپێی ئامارەکانی ساڵی 2014 ڕێکخراوەکە 215 ملیۆن منداڵی خوار 18 ساڵ لە جیهاندا ناچارن بۆ دابینکردنی بژێوی ژیان لە دۆخێکی زۆر خراپدا کار بکەن و بەشێکی بەرچاوی ئەو منداڵانەش بەهۆی کارکردنەوە لە خوێندن بێبەش بوون. هەر بەپێی ئامارەکانی ئەو ڕێکخراوە 75 ملیۆن گەنجی نێوان تەمەن 20 ساڵ بۆ 30 ساڵ لە جیهاندا هیچ هەلێکی کارکردنیان نییە و 220 ملیۆن کرێکاری گەنجیش تەنها بۆ دابینکردنی پێداویستە سەرەکیەکانی ژیان لە دۆخێکی خراپدا کار دەکەن بێ ئەوەی بتوانن بەشێک لە داهاتەکەیان بۆ داهاتوویان پاشەکەوت بکەن. ڕێکخراوەکە دەشڵێت ڕێژەی بێکاری لەناو گەنجادا 4 بۆ 5 ئەوەندە زیاترە لە کەسانی سەرووی 40 ساڵ. دوایین ئاماری ڕێکخراوی نێودەوڵەتی کار لەبارەی دۆخی کارەوە لە جیهاندا سەرنجڕاکێشە بەوەی هەر 15 چرکە لە جیهاندا کرێکارێک بەوەی ڕووداوی کارەوە یان نەخۆشیەوە گیان لەدەست دەدات. دەشڵێت ساڵانە 317 ملیۆن ڕووداوی کار لە جیهاندا ڕوودەدات و بەو هۆیەشەوە 2 ملیۆن و 300 هەزار کرێکار زیانیان پێگەیشتووە یان گیانیان لەدەستداوە. بەپێی ئامارەکانی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان وڵاتانی قەتەر، سەنگافۆرە و تایوان و سویسرا کەمترین ڕێژەی بێکاریان هەیە و بۆسنەش بە لە 144 بەرزترین ڕێژەی بێکاری هەیە. لە هەرێمی کوردستانیش سەندیکای کرێکاران دەڵێت بەهۆی قەیرانی دارایی و شەڕی داعشەوە ژمارەی بێکاران زیادی کردووە. وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیش لە ساڵی 2013ەوە هیچ ئامارێکی لەبارەی ڕێژەی بێکاریەوە ئامادە نەکردووە. بەپێی ئامارەکەی ساڵی 2013 وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستاندا لە 6.7 بووە. بەپێی ئامارەکانی سەندیکای کرێکاران لە هەرێمی کوردستان لە ماوەی چەند مانگی ڕابردوودا نزیکەی 150 هەزار کرێکار بەوەی قەیرانی داراییەوە کارەکانی خۆیان لەدەست داوە. بە وتەی بەرپرسێکی سەندیکای کرێکاران جگە لە بێکاری و لەدەستدانی کار گەورەترین کێشەی کرێکاران نەبوونی یاسای بیمەی کارە. بۆیە خاوەنکارەکان دەتوانن بە ئاسانی کرێکارەکان لە کارەکانیان دوور بخەنەوە. بەپێی مادەی 10 یاسای ئەموارکراوی دەستەبەری کۆمەڵایەتی ساڵی 2012 ئەگەر هەر کرێکارێک بیمەی کاری هەبێت دوای بێکاربوونی تەنها بۆ ماوەی 6 مانگ بیمەی بێکاری پێدەدرێت. بەڵام سەندیکای کرێکاران دەڵێت تا ئێستا ئەو یاسایە جێبەجێ نەکراوە. ئەوە لە کاتێکدایە بە وتەی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی 78 هەزار کرێکار لە هەرێمی کوردستان بیمەی کاریان هەیە. لە هەرێمی کوردستان کەمتر گرنگی بە سەلامەتی شوێنی کار دراوە. بە جۆرێک بەپێی ئامارەکانی سەندیکای کرێکاران تەنها لە 3 مانگی ڕابردوودا 6 کرێکار لە کاتی کارکردندا گیانیان لەدەستداوە و ساڵی ڕابردووش 43 کرێکار گیانیان لەدەستداوە.